بەردەوامی ئاگرکەوتنەوە لە پارێزگای سلێمانی دەبێتە جێگومان لای هاوڵاتیان و بەرپرسانی شارەکە. لە ماوەی تەنها 3 ڕۆژدا 5 جار ئاگر لە گۆیژە و ئەزمەڕ و دەوروبەری کەوتەوە. جیاواز لە ئاگرەکانی چەند ڕۆژی ڕابردوو دوێنێ ئاگر لە باخ و ڕەزی هاوڵاتیان کەوتەوە و چەندین دۆنم باخی زەوی و هاوڵاتیان سوتە. بەهۆی زۆری ئاگرەکەش لە ڕێگەی فڕۆکە و بە هاوکاری هێزەکانی بەرگری شارستانی فریاکەوتن و پۆلیسی دارستان توانرا کۆنتڕۆڵ بکرێت. ڕوبەری ئەو دی گۆژەکە 19 مانگ سوتاوە ڕوبەرێکی کەم نەبوون 400 دۆنم زەوی سوتاوە ئیترەوە تقریبا نزیکی 20,000 داری لە خۆ گرتووە تقریبا نزیکی 3,500 داری ئەوە بە تەمەنە لە 30 ساڵ بۆ سەرەوەیە 30 ساڵ بۆ 40 ساڵ و زیاتریش ئیترەوەی تریشی داری 3 ساڵ و 4 ساڵە ڕێژەیە لەو 20,000 ئەو 3,000 داری بە تەمەنە باخەکەم و داری وردی 3 ساڵ و 4 ساڵەکە لەم ساڵانەی پێشوایانی 4 ساڵەکە ئیشی تیاکرێ بە ئومێدی سەوزکردن بەڵام بەداخەوەم دەستە ڕەشانە نازانی چین ئەوە ئەم شاخانەمان دە ڕەشپۆژەکە. مام قادر خاوەنی یەکێک لە باخەکانە و باز لە سووتانی ڕەنج و ماندووبوونی 31 ساڵی ڕابردووی دەکات و دەڵێت سووتانەکان سروشتینین بەڵکو بە قسەی خۆی دەستێکی ڕەش بەرپرسە لە سووتاندنی جوانیەکانی شاری سلێمانی. ئێمە هەمی بە ڕەنجشانی خۆمان بەدەوە دەسوپەلمانە بەش دەسوپەل و بە پاشکایی کردمانە بۆیە دانیشتن و سەفەر و سەحەمان نەکردووە هەمی بۆ بژێژیان کردومانە کاتی ئەمە کردومانە بە پێ لە جادەی نەبووە لە ئازادیەوە بە پاش بۆ دەبێ ئاو و کیلۆ خورما و دوونان و بلەگرانەکە ئەوە هاتووی ئەم ڕێزانەمان نەشتووە. بە قسەی ڕێکخراوەکانی بواری ژینگە ماوەی 15 ساڵە هێندەی هاوینی ئەم ساڵ ئاگر لە پارێزگای سلێمانی نەکەوتۆتەوە. ئەمەش گومانێکی جددی لای بەرپرسان و خەڵکی سلێمانی دروست کردووە کە دەستێک لە پشتکەوتنەوەی ئاگرەکانەوەیە. قایمقامی سلێمانیش دەڵێت هەرچەندە نەتوانراوە کەس دەستگیر بکرێت بەڵام ئەوانیش بە گومانن لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە ڕووداوانە. من دڵنیام ئەم گومانە لای هەمومان دروست بووە بەڵام ئەمە گومانە و بەس یعنی ئێمە بێ چاوەڕوانی ئەو لێکۆڵینەوە بە دوواداچوونانە بن کە لاەنە پەیوەندیدارەکان دەستیان پێکردووە بۆ ئەوەی تێبگەین بزانین هۆکاری کەوتنەوەم ئاگرانە چییە ئەگەرنا لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووە 4-5 ئاگر لە زۆنێکی دیاری کراوە خۆی لە خۆیان ئەمە گومان لای هەموو لایەکمان دروستەکات. چیای گۆیژە کە بەسیەکانی سلێمانی ناسراوە و ساڵانێکە بەرپرسانی ئیداری شارەکە و ژینگە دۆستان خەریکی سەوزکردنین بەڵام تەنها لە چەند ڕۆژی ڕابردوودا نزیکەی 500 دۆنم لە ڕوبەری چیاکە سوتاوە و هەزاران دار زیانیان بەرکەوتووە. ئەمە ژوێ ڕای لە دەستدانی دیمەنە جوانەکانی شاخەکە زیانێکی گەورەشی لێکەوتۆتەوە. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی.